لە کاتێکدا ساڵانە یادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان دەکرێتەوە کە کەیسی چەندین ڕۆژنامەنووسی تیرۆرکراو لە دادگاکان بە هەڵپەسێدراوی ماونەتەوە. سەرەڕای بەڵگەی ڕوون و ئاشکرا لەسەر تاوانەکان، بەڵام بکەران نادرێن بە دادگا یان دەسەڵاتی دادوەری نەیتوانیوە لە بڕیارداندا سربەخۆ بێت. دادگاکان ئەگەر بەشێک نەبوو بن لە سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا، بەشێک بوون لە شاردنەوەی مەلەفی بکوژانی ڕۆژنامەنووسان، مەلەفی بکوژانی چالاکوانان لە هەرێمی کوردستاندا. ئێمە تێبینیمان کردووە لە پێش ساڵی 2020ەوە کە ڕۆژنامەنووسان شەهید دەکران، چالاکوانان تیرۆر دەکران لە هەرێمی کوردستاندا. دادگاکان بەکاردێنران بۆ بە نادیاری هێشتنەوەی ئەو دۆسیانە، بەکارهێنانیان لە خزمەتی بکوژەکاندا. بەڵام لە ئێستادا دادگاکان بە شێوازێکی تر بەکاردێنرێن. ئەویش ئەوەیە کە ڕاستەوخۆ بەشدار دەبن لە سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین، ڕاپێچکردنی ڕۆژنامەنووسان چالاکوانان بۆ دادگاکانی هەرێمی کوردستان و خستنیانە زیندانەوە. و دەسەڵاتی سیاسی لە سەرووی دەسەڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستاندا کە توانیوێتی دادگاکان لە ڕۆڵی خۆیان بێبەش بکرێن، بەڵکو ڕۆڵێک بگێڕن ئەو ڕۆڵەی کە سیاسەکان دایانەوێت بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین. سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت بەردەوام لەسەر خەت بوون لەگەڵ لایەنەکان، بەڵام دادگاکان سەروەر نین و کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان ناتوانن ڕێڕەوی یاسایی خۆیان وەربگرن. لە هەندێک کەیسا توانی وانە تا ڕادێکی با بچینە پێشەوە، بەڵام لە هەندێک کەیسا بەداخۆ تاکۆسان نەماتوانیوە بگەین نەتیجەیە کە دڵخۆشکەر بێ. سەرۆکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان وردەکاری تەواوی دۆسەی کوشتنی ویداد حوسێنی بڵاو کردەوە و چۆنێتی کوشتن و بکەرانی پشتی ڕووداوەکەی ئاشکرا کرد، بەڵام کەیسەکە لە دادگا بێدەنگی لێکراوە. بەداخەوە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بەدەستی حیزبی باڵادەستەوەیە و دادگاکان شوێنێکن بۆ سزادانی خەڵکی بێدەسەڵات. کەیسی ویداد و ئێمە و کاتە لێکۆڵینەوەمان لێ کرد، بەڵگەی تەواو هەیە کە چۆن ئەم تیرۆرە ئەنجام دراوە و چێن ئەنجام دەرەکانی و لە چ شوێنێکیشە تاوانەکە ئەنجام دراوە. بەڵام کاتێک کە دەسەڵات خۆی تۆمەتبارە لەسەر تاوانێک بە دڵنیاییەوە نەک لێکۆڵینەوە نەکرا، خانەوادەکەی تووشی سزا و هەڕەشە بوون لەوەی لەم کەیسە دەبێ بێدەنگ بن. ئەمە سەلمێنەری ئەوەیە هەموو تیرۆرە سیاسیەکان کە لە کوردستان ئەنجام دراوە بە ڕۆژنامەنووسانەوە، کاتێک کە ئەنجامدەری سزا نادرێ نادۆزرێتەوە، دەسەڵات خۆیەتی. تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و ڕووناکبیران و شاعیران بابەتێکی نوێ نییە و پێشینەیەکی مێژوویی هەیە. 21 مانگی ڕابردوو یادی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە بوو. ئەمڕۆژ یادی تیرۆرکردنی ویداد حوسێن و 1 مانگی داهاتووش یادی تیرۆرکردنی بەکر عەلی شاعیرە کە لە ساڵی 1994 لەسەر بەرگری لە مافی هەژاران لە سلێمانی تیرۆر کرا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.